شاری کفری کورد و عرب و تورکمان و تەنانەت وەکو مەزهبش مثلەن هەیە بوسڵمانی شیعە هەیە بوسڵمانی مەسەنە سوننە هەیە تێکەڵی تەریقەتی قادری و تەریقەتی مەسەنە نەقشبەندی و ئەو جارە لە ناو تورکمانەکانە دەدەی دەروێشیان و دەدەی سۆفیان و پێشترش مەسەلەن لەم ناوچەیە جوولەکەیش هەبوو تا ئەتوانین بڵێن تا 1950 هیچ گرفتێکی وەها نەبوو مەسەلەن لەم شارانە بە تایبەت لە شاری کفری ئێمە ئەزانین زۆربەی زۆری گوندنشینیانی ناوچەی کفری بەڕەگەز یان وەکو نەتەوە کوردن و بەشێک لە تورکمانەکانش لە ناو شارە نیشتەجێن لە شاری کفریە مثلەن برا تورکمانەکان خوێندنگان هەیە هەر لە ڕۆزۆ بگرە و هەتاکو ئەچی مەسەرن بۆ ئامادەی ئەو جارە لە دایرەکانە لە فەرمانگاکان هیچ هینیان نییە یان بەگشتی ئیمڕۆ وەزعی پێکۆژیان لە شارەکە لە شاری کفری باشە بەڵام هەوڵش هەیە بۆ تێکدانی یعنی مەسەرەن تورکیا لە ماوەی مەسەن لە نۆتەکانە هەوڵیدا مەسەرەن کورد و مەسەن تورکمان بۆی ئاڵۆزی دەرکەوێ بەڵام خۆشبەختانە تا ئێستا شتێک وا ڕووی نەداوە. اي والله زين ان شاء الله ان شاء الله وعيشه زينه الحمد لله والشكر ومساعديننا والله يعني مساعده حتى يساعدونا مساعدات حتى هاي الملابس منهم شغله مريحه وماكو اي تعدى علينا واحترام اكو والحمد لله والشكر والله زين مثل الاخوان حتى انطيتهم مره اني اثنين انطيت يعني نسوان انطيتهم اثنين اي وزين وشغله محترم.